يعني سيل وتيتر واسق نبو تريبو قلت بعيد زي زمان أنا كمان عليك أول مرة كان الرشاة كذا مش صعب ساعات ناوم ملك فيصل سيانا هەروان مەشهورم لە هەر خەڵاتەکان و لە زۆربەی لۆگۆیەکان وان نووسراوە دەربارەی ژینگە و ژیان هەر ژینگە و ژیان بێکدیوە بەسرایتەوە لە خوای بە زیادوی بە هەندێک هەندم خۆشویستیە و هەم تا مەزرۆی بوویمە و لە زگە برێم لە خەوی ژەگەریدا بوویمە لو ئەو ژینگە و دار و کەش و هەوایە تێیداینە بە پشتیوانی ئەڵڵای ئەوەندەی لە دەستم بی درێخم نەکردیە بە هەندێش تقریبا هەندە خەڵاتم بەدە زۆر دەستینایە وچی خەڵاتە نێودەوڵەتیەکان وچی سویدە و وڵای زۆربەی ئەزنەبیەکان و ڕێکخراوەکان و ژینگەی ناوەخۆ هەرێم و زۆربەی خەڵاتم بەدەزوای یەکەمی سەئاستی هەرێم و عێراق بوو لە ڕووی ژینگەی لە ڕووی سەوزایی سەوزترین ماڵی سەئاستی هەرێم دوایە عێراق دەرچوم هەموو دار و دیوار و وەم نەکردیە بستەک بە خەسار بچی ئەوە ئەلێرە دارمەدە جەنجەڕی پێکرا کای پێ دەکوتراوە بۆ زۆرم ماوەشتم شپێ ڕادەکە گەرمدادێ بەزە سات شۆکە و مۆکە لێدا تقریبا ئەوەندەی کەمە سەسکەی کارەکەم دە سار دەبی مارم بە تەواوی کۆنتترۆل کردیە لە دار و گوڵی پێشتریان بوو پێش سار پێشتریان دە دوو گوڵ لێرە سێ گوڵ لێرە و نەمێشیە دارم لێ دا ببڕێ بەس ئێستا کۆنتترۆلی ئەوەم کردیە هەموو دار و گوڵا هەم دیوارەکەم هەم خانی داپۆشنەکەی گوڵم هەم ئەو غورفانەی ئێستا لەگە دیوارەکان دەڕۆم عەدەدی گوڵەکانیش بە مۆرکانانەی دامنایە لە سەرەوەی سەتیە دارەکانیش باش ژمار نایە بەس بە ئەوەش برین ئەمن باغی گەورەم نییە ناو ماڵی خۆمانە ناو هەولێرێ هەر ئەوەندەم لۆ جێبوویتەوە چێ دار هەیە لەگە یەکدی دەخن چێ و بێ تااقەتە بی تقریبا هەم مەجای ئەوەندەم بووە برێن لۆ نمونەی دار مێوەکەم هەیە چەند نەوع مێوەچی هەیە ترێ ڕەشە سپیە سۆرە هەلێک دارم کردیە ئەو دارانەی گوڵەکانی ئەیتم هەمووی بۆندارن یان گورەکی شاز دەگرن ئەو دارانەی هەیتم دوو جۆرە نەوع دارم هەیە دارەکەم هەیە بەریە ئەوەی بەرەبی ئەوە دارەشم هەیە زیاد برندەبی کە شۆوایەکەمان خۆشەکە چێ پێویستمان بە دارەچی هەیە دارەکانمان بەهێزکە و کە شۆوای خۆمان خۆشکە و چێ زیاتر ئیشم لەسەر یەکەم جار لەسەر ئۆکسزنەکەی خۆمان کرد لەسەر هەوایەکەی خۆمان کرد خاوینیەکەی ئەو جەهاتمە ناو گوڵەکانم بە قووەت کرد ئەو جاتمە ناو دارەکانی بەریەکانیش هەموو شازن